ڕۆژانە 10 ملیار ئیمۆجی ئاڵۆ گۆڕەکرێت لە ناویشانە دڵە سوورەکە لە پلەی یەکەمدایە بەزان دڵە سوورەکە یەکدانە بنێری خۆشەویست سێویکێ بە دووسێ بێ بە شتێکی تر تۆزە کاڵە بێتەوە شکایەکتر ئەوی پێکەنین و گریانەکەژەوە بە دوو دڵ سێ دڵ ئەو دوانە زۆر لە ڕیزبەندی یەکەمایەوە پێکەنینە و دوو فرمێسکیشی پێ لەگەڵ دڵە سوورەکە تر ئەم دوانە هەموو کاتێ لە یەکەمەکانە ئیمۆجی ئەمڕۆ تۆ چییە ئەم ترکە سادی تۆ چییە؟ وڵا گەرمامە گەر ئیمۆجی هەبێ لەبەرەوە مانە و ئاماژەکانی پشت ئیمۆجی لێرە قسەیان لەسەرەکەین چەند ئێمە ڕۆشنبیری بەکارهێنانی ئیمۆجیەکانمانەیە لە پۆستکردنماندا لە نێو تۆڕە کۆمەڵاتیەکاندا زۆر جار ئێمە لە پاڵ تێکستەکاندا ئیمۆجیەکیش دانەین چەندە وەکو ئاماژەیەک بووکێ لەگەڵ تۆمۆ خەس و جۆ لێبێ بەکاری ئەهێنین هەموو ئەمانە لەگەڵ میوانەکەمان دکتۆر لانا ئاراس کە بەڕێزیان مامۆستای زانکۆن پسپۆڕی دەرووناسی و پەروەردەیی کۆمەڵایەتین وەڵامەکانی لەو وەرەگرین دکتۆرگیان بەخێر بێبارێت ئیمۆجی تۆ چییە؟ ئیمۆجی ئەمڕۆی من دڵخۆشیە هاپینێسە ئەمڕۆ گەشتبینم وای گەشتبینی بۆ ئێوەشە خواز زۆر سپاس هەمیشار لە گەشتبینیا دکتۆر سپاس ڕۆژە جیانەکەمان جۆر لێ بوو 10 ملیار و چوزانم دڵە سوورەکە پلەی یەکە و گوڵەکە و پلەی دووە و 3000 و هەڵە نەبن 500 ئیمۆجی هەر بەڕاستی ئەمانە گرنگن بۆ گەیاندنی پەیامەکانمان زمانێکی ترن بەڵێ بەتەکیید طبعاً بوونی ئیمۆجی زمانێکی ستانداردی جیهانیە لە ناو پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا کە بەکارەهێنرێ ئێمە هەر خۆی تیۆری سیمبۆڵەتیک ئینتەراکشنمان هەیە لە کۆمەڵناسی و دەرووناسیە یان تەفاعولی ڕەمزی واتە لە ڕێگەی ڕەمز و هێماوە چۆن تاکەکان بتوانن کارلێکی کۆمەڵایەتی دروست بکەن ئێستا خۆشبەختانە ئیمۆجی یەکێکە لەو ڕەمزانە لەو هێمانە لەو سیمبوڵانەی کە لەسەر ئاستی جیهان یعنی بەجیهانی بووە ئەوی زمانی تەکنەوەکو جۆرێکە لە زمانی تەکنەلۆژیا ئەتوانین بڵێن بۆ چکە لە تەواوی جیهانە خەڵک پێ ئاشنا بووە و بەکارهێنەری هەیە و ئەتوانم بڵێم یەکێک لەو شتانەی کە ئیمۆجی مەسەلەن پێشکەشی کۆمەڵگەی کردووە کار ئاسانیە مەسەلەن ڕێیەکەوێت تۆ نامەیەک بۆ لانەخان بنێری بەڵام ئەو سیاقە دەکا ناتوانێت جوابی تۆ باتەوە لایکێکە بۆ ئەنێرە یعنی ئۆکەی یعنی وایە یعنی تاو هاوڕاتە لەگەڵ تا مەسەلەن تۆ هەنێجار دیسلایکێ بۆکە هەنێجار بەعکسەوە لەوانەیە بەدڵی نەبێت دیسلایکێکە بۆکە کەواتە توانین بڵێن ئیمۆجی کاراسانیەکە لە پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا بۆ ئەوەی کە بتوانین پەیامەکان خێراتر لە جاتیەوەی تێکستێ بنووسین بە ئیمۆجیە تعبیری لێ بکەین و لەگەڵیشیا استفادەی تریشی هەیە گرنگی تریشی هەیە مثلەن تۆ تێکستێ بۆ کەسێ بنووسی لە ئەخیرا حەزەکەی دڵێک و گوڵێکی بۆ دابرێ یعنی تۆ بە تعبیری زمانی هێما پێڵی تۆ دڵی تۆ گوڵی ئیتر پێویست ناکات تۆ دانیشی تەفاسیل شان و باڵێ هەڵێت و بزەبت بنووسین بۆ خۆشەویستەکانەوانی کە قسەیان پێ نییە و ناتوانێت وشە ڕیز بکە ڕەنگە ئیمۆجیانە کاراسانی کرد بەتەکید ئەوە مانایەکی زۆر گەورەی هەیە یعنی زۆر جار تۆ تەنها بە ئیمۆجیەکی بێتاقەتبوونی خۆت بێتاقەتی خۆت دەرەبڕیکە فرمێسکەکان بە چاوی هاتۆتە خوارەوە یان شتێک بەدڵە مثلەن لایکێکەکەی یان ئەگەر مناڵێک بەیان گوڵێک بەیان شتێکە کە دیمەنێکە زۆر جوانە سەرنجی ڕاکێشاوی ئەوەی کە باوەشەکەی پیاکەی بەتایبێت بۆ مناڵی بچووک و بۆ بەعزە حاڵەتی ئەوەی کە دڵێکە و باوەشێکی پیا کردووە یعنی هەر ئیمۆجیەک ئەتوانم بڵم دەلالەتە لە هێمایەک یعنی لە سیاقا لە ناوەڕۆکە ئەگەر تۆ لێ ورد بیتەوە مانایەکی جیاوازی هەیە ئەوەی کە زۆر زۆر گرنگە ئەوەی ئێبە بزانین چۆن بەکارێنین زۆر ڕاستە زۆر گرنگە هۆشیاری بەکارهێنانی و ئیمۆجیانەمان هەبێ و لە کاتی خۆیان خۆیان بەکاری بێنین و بتوانین ئیمۆجیەکان بە شکڵێ بەکاربێنین کە هەڵەتێ گەیشتن لای بەرامبەر دروست نەکە بەعکسەوە هەڵەتێ گەیشتن بڕەوێنێتەوە زۆر جار ڕەنگە من لەگەڵ هاوڕێکەمایان لەگەڵ لانەخان بۆن بەڕێستان نامەیەک بگۆڕنەوە بەڵام تۆ لە نامەکەیا بە تێکست نووسیوتە تۆنی دەنگی تۆی تیانە تۆ نازانێ ئەو لە کاتی نووسی نامەکاتە مجا و گرش کردووە یان بە پێکەنین و فلێکسەبڵی نامەکەت بۆ ناردووە بەڵام دوایی لە ئەخیرە کە ئیمۆجیەکە بۆ دانا لە کۆتاییە مەسەلەن تعبیری تووڕەیی بێ یان دڵخۆشیە یان هەر بۆ گاڵتەیە پەیامەکە خێراتر ئاسانتر ڕوونتر ئەگات پێی کە تۆ بە مانایەکی گاڵتە ئامێز ئەمەد بۆ ناردۆ یان تۆ تووڕەی لەم حاڵەتە یان تۆ بەعکسەوە دڵخۆشی کەواتە توانم بڵم پەیامەکان خێراترە گەێنێ ئاسانترە گەێنێ ڕوونتریە کاتەوە هەنێ جاریش لە غیابی نەبوونی ڕۆشنبیریە کەسێک لەوانەیە ئیمۆجیەک بەکاربێنێ ئەسەن هەڵەتێ گەیشتن بۆ بەرامبەرەکەی دروست بکات وایە زۆر جارەڵێ ببوورە دەسم بەری کەوتووە بۆ لەبەرەوەی ئەزانێت بەرامبەرەکەی وەرگرەکە
بە هەڵە پێگا پەیامەکە ئەگەر ڕوونکردنەوەی بۆ نەیە بەڵام هەنێک کاتیش بەداخەوە بینی کەسانێک هەن کە وەک پێویست شارەزایی پێویستیان نییە لە مانای ئیمۆجیەکان تێناگەن بۆ نمونە تۆ پۆستێکەکەی لە فەیسبوک ورچێکی تایە بروی هەڵەتەکێنێ و ماچ هەڵەیە ئەوت بۆ دانێ تۆ پۆستێکە کردو مەفروض لایکە بۆ بکە ئەگەر بەدڵێتی ئەگەر حەزی لە پۆستەکەی پێی جوانە دڵێکی سوورە بۆ دانێ حەزی لێنی هەر هیچ پۆستێک یعنی کە بەدڵی منیا بەدڵی تۆنیا بەدڵی کەسێکی کەنیە هیچ ئەسڵان ڕیاکتێکی لەسەر ناکەم بەڵام ئەوەی کە ضرورە ئەوەیە بزانی مانای ئیمۆجەکە بە دقیقی چی ئەگەیەنێ بۆ ئەوەی پەیامەکەت بە هەڵە نەگا ئەمە بەڕاستیەکێکە لەو خەڵانەی کە پێویستە قسەی لەسەر بکەین و پێویستە وشاری کۆمەڵاتی لە ڕێی ڕاگەاندنەکان و لە ڕێگەی بەڕێستانەوە لە ڕێگەی کەناڵەکانی ترەوە لەناو کۆمەلگای ڕوونکەینەوە خەڵک تۆعیەکەین کە هەر ئیمۆجیەک دەلالەتێکە هەیە لەوانەیە ئەسڵەن گوێ لە ماناکانی نەگرێ ئەسڵەن بەلای مهتەم نەبێ یەک ڕیز ئیمۆجی بۆ نێرە ئیتر گوێی لێ نیە ئەمە مانای چیە گەێنێ دەستی پیانێ و مجموعەیەشت بۆ نێرێ بەڵام کە تۆ ماناکەی تێگەیشتی ئەو کاتە بە هوشیاریەوە بەکارێنی نەخۆت ئەکەویتە غەڵەتەوە نەوەرگرەکەش غەڵەت لێت تێگا وایە کاوتە دوکتۆرلانە ئێمە توانین بڵین بۆ نمونە بەکارهێنانی ئیمۆجیەکان لە ڕێگەی بەکارهێنانی ئیمۆجیەکانەوە ئێمە ئەتوانین هەست و سۆزمان باشتر لە پێیان نووسراوەکانە بگەێنین بە دڵنیاییەوە خۆ یەکێ لە وەزیفەکانی ئیمۆجی گەیاندنی هەست و سۆزە بۆ بەرامبەر یعنی وەکو وتم زۆر جار تۆ تێکستێکە نووسی لە کۆنتێکستا لە سیاقا من نازانم لەو حاڵەتەیە بەرامبەرەکە و نازانێ وەرگرەکە تۆ ئێستا دڵخۆشی هەڵە تێگەیشتنەکانی شتەمەکات هەڵە تێگەیشتنەکانە ڕاوێنێتەوە هەست و سۆزی تۆ ڕاستەوخۆ ئەگوێزێتەوە بۆ کەسی وەرگر یعنی تۆ لەگەڵ پۆستێکا مەسەلەن کەسێک کێشەیەکی توش بۆ باسی شتێکی معاناتی خۆیەکە لە ناو پیجەکانی سوۆشال میدیا هاوخەمی بۆ دەڕڕی ئەم دیمەنانی کەیانبینی لەسەر شاشا بە ئیمۆجی ئەوەی کە زمانەکەی دەرێناوە حەزی لە خواردنەکە یاڵە پرسی مەیەمی بۆ دانێکی فعلەن زۆر ڕاستە هەموو شتێک شتێک یعنی بەپێی دۆخەکە فعلەن پێت وانییە دکتۆر جۆرێک لە ناڕوونیشەیە لە ئیمۆجیەکانە بەدڵنیایی مثلەن من هەستێکی هینیان هەیە پلەپەندیانێ نازام شارەزای لە ئیمۆجیەکانیان تەنانەت هەستی بێتاقەتی تایە تۆزە مۆنە و هەستەکەی بێتاقەتە تا حاڵەتی گریانی تایە ڕاست ئەگەر کەسێک خۆشەویستێک بێ مەسەلەن بۆ کەسەکەی دەربڕیان کەسێک دەری بڕ بڵێ ئەگریم خۆ تۆ نازانی شوازی گریانەکەی چۆنە هەر شکلی کەسی بەرامبەر لە مێشک تا ئەخوێنیتەوە تۆ بڵی وەکۆ ئیمۆجیە ئێستا ئاو فرمێس بێتە بە چاویا یان دوو دڵۆپە یان چاوی پڕ بۆ لە ئاو خۆشیاریمان هەیە ڕاستە خۆی بەکارهێنانی ئەوەش ئەوەستێتە سەر تاکەکان یعنی لە تاکێ بۆ تاکێکی ترە گۆڕێ ئەو تاکەی کە بەڕاستی بە بەردەوامی هەوڵی گەشەپێدانی خۆی ئاات لە ڕووی کەسێتیەوە لە ڕووی مرۆییەوە ئەخوێنێتەوە متابعی هەیە سەیرەکەی زۆر بە خێرایی لە مانای جیاوازی ئیمۆجیەکان تێگا یعنی لە سیاقی کۆنتێکستەکانی خۆی ئەزانێت چی ئیمۆجیەکە هەڵەبژێرێ چی بەکارێنێ عادەتەن خەڵکی نوخبە ڕۆشنبیر خوێنەوار زووتر ئەم معریفەیە وەرەگرێ ئەوەی کە طبقەی خواردتر تۆزێ زیاتر کاتی بۆی ئیسیعابی بکە بۆی پێی ئاشنا بێ بەڵامی ترەکرێت لە ڕێگەی ڕاگەاندنەکانەوە بەڕێزان ئێمەمانان قسەی لەسەر بکەین ئیشی لەسەر بکەین بۆی زیاتر خەڵک تەوعیە بێ بەڕاستی چکە عادەتەن هەموو شتێک کە تۆ فترەی بیدایەت تازێتە ناو خەڵکەوە مدەتێکی بۆ ئیسیعاب بەڵام کە بوو بە باس و خواسی سوۆشال میدیا قسەی لەسەر کرا ئیتر ئاسانتر خێراترە چێتە ناو خەڵکەوە جا زۆر ضرورە باسیش لەوە بکەین کە کاتێک تۆ مەسەلەن کۆنتێکستێکە نێری تێکستێک مەسجێک پەیامێکە نێری بۆ کەسێک ئەبێ بزانی بەڕاستی بۆ کێی ئەنێری ئەو ئیمۆجی هەڵی بژێری لەگەڵ ئەو کەسە بگونجە لەگەڵ ئاستە بگونجە مەسەلەن ئێستا من ناکرێت تەلەبەیەکم نامەیەکم بۆ بنێرە ماچێکم بۆ بنووسێت ماچێکم بۆ هەڵا لە ناو سیاقی نامەکە ئەبێت تۆ بزانی وەرگرەکەت چییە و لەگەڵیشیا کۆنتێکستی نامەکەت یعنی سیاقی نامەکەت ناوەڕۆکی بابەتەکەت چییە مەسەلەن تۆ باسی بابەتێکی کێشەی کۆمەڵایەتی ئەەکەی بۆ کەسێک ناکرێت گوڵێکی بۆ دانی یان دڵێک یا ماچێکی بۆ هەڵی وەنیە تۆ مەسەلەن وا پیشانەی ساد نێز یعنی بێتاقەتی تێ لە حاڵەتە یا بەعکسەوە دڵخۆشی خۆت دەرەبڕی پیرۆزباییەکی جەژنی لەدایک بوون ڕۆژ لەدایک بوون لە کەسێکی ئەو کاتە چەپکە گوڵ و گوڵێکی سوور و کێکێک و وەنیا دڵێک و کۆمەڵە شتی بۆ دانی کە دەربڕینی هەستی خۆشی تۆیە بۆ ئەوەی کە پیرۆزبایی لەوەکەی بۆ ڕۆژی لەدایک بوون باشە لەگەڵی شیاعی ئەتوانی زۆر جار ئیمۆجی بۆ ڕازانەوە بەکاربێنی وەکوتم نامەیەکە نووسی بۆ پیرۆزبایی یا هەر شتێکی ترە ئەتوێ بۆ جوانی لە بینی دێڕەکانە جارجار ئیمۆجێکی پێکەنی سوبەت شتێکدانی تۆزێ تەشویقی گەیابە پەیامەکە پڕترە ماناکانی قوڵترەگە بۆ خۆشەویستەکانەکە بڵێت تۆ ئیمۆجیکی دڵێک دانێ و
گوڵێک دانێ منی دەست من بەڕاستی زۆر کەسیشم بینیوە ئاری زۆر کەسم بینیوە زۆر کات بە ئیمۆجیەکان تووڕە بۆ دکتۆر لاانە ئەڵێ یعنی ئەو لە دڵی خۆیان ناتوانێت بۆ منە بۆم بنووسێ بڵێت خۆشمەوەی چوزانم تۆ گوڵی شتێ لەو بابەتە ئەچ گوڵەکەم بۆ هەڵایەتە ناونامەکە ینی زۆر کەسیش نیگەرانی ئەمانەشی لێکەوێت هەتا تەنانەت من جۆم لە بەڕێزێک بوو فترێک پێشە وتی یعنی تۆی لە پیجێکی سوشال میدیا پۆستێکەکە یا ڕستمێکی خوددانەی وتی کابرا مثلەن ئامادەیتیانە دیێڕێکە بۆ بنووسێ وای لێ هاتووە تەنها بە ئیمۆجیەک پامەکە و پێگەێنێ وتی وا خۆشترەوە حەزەکەم دیێڕەکەم بۆ بنووسێ و لە کۆتاییشە ئیمۆجیەکەم یعنی هەنێ جار لەوانەیە کەسانێکە بن بە خەمساردی سەیریکەن بڵەن یعنی ئێمە ئەوە ناهێنین بەرامبەرەکە کۆمنتێ بنووسێ و لەگەڵیشە ئیمۆجیەکە طبعا ئەگەر وەکو خۆشەوت لاانەخان ئەگەر تۆ بە کۆمنتێ بەشداری بکەی مثلەن بە پامێکی نووسینێکی لەگەڵا ئیمۆجیەکدانەی پامەکە تێر و تەسەلتر و جوانترەگە باشە دکتۆر لاانە شتێکی تر هەیە لە پۆستەکانی ناو سوشیال میدیا من زۆر ئەمە بەدیەکەم کەسێک باسی خوانەخواستە مردنی کەسێکی نزیکی خۆی کردو بە پۆست دایناوە بۆی کە ئاگادار بن من ئەبینم زۆر کەسەیە لایکی لە پۆستەکەی کردوانی تۆ کەسەکە لایکەکە لە کۆمنتەکە زیاترە زۆر زۆر بابەتێکی بەڕاستی هەتا بڵێیت ناتەندروستە لە ڕووی دەرونی کۆمەڵایەتەوە چونکە طبعا ئەمە زۆر گرنگ بوو قسە لەسەر ئەمە بکەین لە بیدایەتەوە دەست خۆشکە بیرە هێنامەوە چونکە کە تۆ لایکێک بۆ کەسێکەکەی یعنی من هاوڕام لەگەڵێ یعنی ئۆکەی یعنی منیش ئەوم مثلەن کاگاری تعبیر لە بابەتێکی خۆیەکە ئێمەش هاوڕاین لەگەڵ ڕاکەی کاگاری ئەڵێن وایە لایکەکەی وایە بەڵام لە کاتی مردنی خوانەخواستە ئازیزێکە تو ئەبێ هاوخەمی دەربڕی هاوخەمیش ئیمۆجی خۆی بۆ دانراوە ئەوەیە کە تۆ سادنێست هەیە گریانەکەت هەیە بە چەند شێوازی هەمانە دوو دڵۆپە هەمانە زۆر زۆرە گریوەنیە هەمانە سادنێسێکی تەبیعی هەمانە زۆر سادنێستەکەی زیاترە ڕادەکەی تۆ بێت لەم حاڵەتەیە ڕیاکتەکەت بەوە بکەیت نەک تۆ لایکێکی بۆ بکەی یعنی بڵێ مردووە لەگەڵتان مردووە تەواو بەڵام تۆ چۆن هاوخەمی خۆت دەرەبڕی بۆ ئەم کەسە یعنی هەیە وەکو بەڕێست دەڵێیت تەنانەت کۆمنتەکەش نانووسێ لایکی کردو بەڵام خۆی لە ئەساسە وەزیفەی ئەو لایکە پامەکەی تۆ ناگەێنێ نەپرسەیە نە هاوخەمی دەربڕیدە چونکە ئەوەی کە زەڕورە تۆ نووسینی دێڕێ کۆمنتێکە و لە گەڵیشە سادنێسەکە دانم یا ئەگەر ڕیاکتەکەش حەزەکەی بکەی تەنها ئەوەی کە تایبەتە بە بێتاقەتی و خەمباری نەگەوەی کە تۆ لایکە بۆ ئەو کەسە بکەی زۆر جار دکتۆر لە پێناو ئەکتیڤبوونی پیجێک بەبێ خوێندنەوەی کۆمنتێک تۆ ریپلای یا خۆت وەڵامی ئەو کۆمنتایی تۆ بەبێوی بخوێنیتەوە ئێمە لە هەفتەی پێشووە حاڵەتێک ڕوویە لەسەر خۆمان ڕوویە لانە چاپەکەوتنیی کردبوو لە یەکێک لە ئەم پەیجانی کە هەیە یعنی کۆمەڵی قسەی زۆر نەشیاوکە هەر کەسێک قسەی نەشیاو بکات لە سۆشیال میدیا تعبیر لە پەرۆردی کەسایەتی خۆیەکە ئێمە ئاسایە بەلامانەوە ڕۆژانە قسەی نەشیاوەکرێ کوردوتەنەڵە لێرەوە لەم گوێمانەڕوا لێەوە دەرەچێت بەڵام بۆیان نردینەوە ینی چەند کەسێک بۆیان نردینەوە کە لەو پەیجە کە کۆمەڵە قسەی نەشیاو کراوە کەسێکی با بڵینتر چەپڵی لێەوە بۆ ئەم بابەتن جاو کەسەمان ناسی کە چەپڵەکی لێەوە زۆر پیانوتین بۆی بنێرنەوە کاکە بە ئەمەلابە من دڵنیا بووم لەوەی دەستی بەری کەوت بێت توێرێکی ئێستا نازانم ئەزانیان ناڵێ هەموو مرۆڤێک لە هەر پۆستێکا توانای سیانزە چرکەمانەوەی هەیە ئەڕات تیۆری ئەم چی پێڵن سویپینی پێڵان ئەمریکا ئەڕوا ئەڵێ سیانزە چرکە زیاتر ناتوانێت بمێنێتەوە یعنی هەندێک جار خەڵک وای لاتەوە تااقەتی خوێنەوەی کۆمنتەکەشی نییە ڕیپلای بە ئیمۆجیەک ئەکا بەڵام خەتەرێتەکە لەوایە کە فعلا دوو بەڵام دانەوەکە بەم شێوازە بکەن کە پێشمانوت باوەڕکە دوێنێش بینیم زۆر ینی ئەحراج بوو زۆر داوای لە بردننیە کرد وتم من تێگەم کەسێکی وەکو من ڕەنگە تێبگالەوەی کە ئازانم لە پێناو ئەکتیڤبوونی پیجەکە ئازانم کۆمنتەکەت نەخوێنێتەوە ئەو سیانزە چرکێم بۆ ڕوون کردەوە بەڵام ڕەنگە کەسێکی تر هەبێ بە بینینی ئەم کۆمنتە بۆ هەتا قسە لەگەڵ ناکە بەتەکید ئەبێ بزانین لە شێوازی بەدڵنیایی ئەمە پێیوەستە بۆی کە چۆن بە ئاگایانە مامەڵە بکەین لە نووسین و نردنی ئیمۆجیەکانە مەسەلەن زۆر جار لەوانەیە خۆتان من خۆشم تووشێم حاڵەتە بووم ویستومە ڕیاکت بکەم بە ئیمۆجێک دەسم بەر تەنیشتەکەی کەوتووە بەس یعنی دیومە خێرا فریا کەوتوم چاکم کردووە بۆ بێزێک منەوەم لێ لە باتی گوڵێکی بۆ بنێرم
پێکەنینەکە هەیە کە فیلمسکە بچان ڕێگیشانی پسەریشی بۆ نردبوون فعلا يعني ئەوە چیە دەستە بەریەکەوێ لەبەرەوە ئەوە پەیوەستە بە خۆمانەوە هەوڵ بین بە ئاگایانە بەکاری بین وەکو بەڕێز دەڵێ هەوڵنین لە سیانزە چرکەکە بە پەلەپەلی ڕیاکتەکە بکەین و بڕۆین چکە ئەبێ تاکیدکەینەوە چکە وەکو وتم پەیام مەگەیەنێ کە پەیام بگەێنێ تۆ کەسی وەرگرەکە بەرامبەرەکەت لێت عاجز دەبێ وەکو بەڕێز دەڵێ تۆ لە دڵ چابۆ بەمای نیگەرانی ئەو ڕیاکتە وایە هەتا دوایی کە پێت وتۆ بۆی ڕوون کردوێتەوە کە دەستی بەری کەوتووە بەڵام ڕەنگە کەسانێکە بێ پێشی نەڵێ بەڵام دڵی پێی نیگەران بێ و عاجز زۆر ڕاستە جا یەکێکی تر لەو شتانەی کە حەزم کرد قسەی لەسەر بکەم ئەکرێ ئێمە ئیمۆجی بۆ مارکێتین بەکاربێنین مەسەلەن بۆ بابەتی مارکێتین بۆ ڕازانەوەی تۆ لەسەر بابەتێک مارکێتینت هەیە ئەتەوێت وەکو جۆرێک لە ڕێکلام تێکستێکی بۆ نووسی لەبارەیەوە کۆمەڵێک ئیمۆجیمان هەیە تایبەتە بە جوانکردنی تێکستەکەی تۆ یا بابەتەکەی تۆ خزمەتەکە تەوزیفیەکە ئەتوانی بۆ مارکێتین بەکاری بێنی بۆ ئەوەی کۆنتاکتێکی بەقوت لەبێنی براندەکە دروست بکەی لەگەڵ ئەو کەسانەی کە مشترین و ئەبن بە کڕیار بۆ تۆ خێراتر تەسیریان لەسەر دروست بکەیت باشە و لەگەڵیشیا ئەوەی کە گرنگە یعنی حەزەکەم تیشک بخەمە سەری ئەوەیە کە ئێمە هەر لە مناڵیەوە لە خێزانەکانی خۆمانەوە مناڵەکانمان بۆ ئاشنا بکەین کە ئیمۆجی چییە وەزیفەی چییە یعنی ئێستا من باسی ئیمۆجیەکەم ڕەنگە کەسانێکە بێ لێم تێبگا بەڵام ڕەنگە مناڵ نزانێ ڕاست ئازانێ ئیمۆجی چێ بەڵام نازانێ وەزیفەی ئیمۆجی چێ پێویستە ئەمانە لە ڕێی دەمی دایک و باوکان مامۆستایان بۆ خوێنکارەکانی ڕوونکەینەوە بۆ مناڵەکانمانی ڕوونکەینەوە پێیان بڵێن هەر ئیمۆجیەک مانایەکێ چکە ڕەنگە بە مناڵی کەیتر تۆ وەکو پێویست ڕۆشنبیریت نایەتەوە عێد نەکرد بە پێی پێویست پەروەردەی کۆمەڵایەتیت نەکرد بە غەڵەت بڕوات لەگەڵی شیاری نابێ شیارەکی نابێ بەکارهێنانی شێکوێتە هەڵەوە باشە دوتۆ لاانە بابەتێکی تر هەیە وڵا حەزەکەم ئەویش قسەی لەسەر بکەین هەر یەک لێ ئێمە لە کاونتەکانمانە خود ئەو کەسانەی کە بەناوبانگ و پێیجیان هەیە زۆر کات بۆنمە ئەو کەسە خۆی لێ بووە بە دکتۆر لێ بووە بە کەسێکی سیاسی توێژەری کۆمەڵایەتی مامۆستای زانکۆ توێژەری دەرونی لەسەر هەموو بابەتێک پۆستەکات بەس لە پێناو بەدەستێنانی کۆمەڵێک ڤیو لایک و ئەم بابەتانەیە و ئەکتیڤکردنی ئەکاونت و پیجەکەی خۆی ئەکرێت ئێمە لەسەر هەموو بابەتێک قسە بکەین و بیکەین بە پۆست و داینین تو هەر شتێکت هەیە لە ناخی خۆتا لە ماڵەکەی خۆتا لەگەڵ کەسانی چواردەور تا شێری کە باسی لێەوە کە بەڵام چ پێویستەکان منێک کە بەس هاوڕەیەکی ئۆنلاینتم لە ئۆنلاین ناتۆ بەس فرێندی منی دانیشم ئەو بابەتانەی تۆ ببینی کە قسەی لەسەر ئەکاونتی خۆم و تایەتی ئاسووتێن دوکەڵەکەی بۆ خەڵکە ڕاستە بە دڵنیاییەوە ئەو بابەتی کە بەڕێزت قسەت لەسەر کرد و ئاماژت پێدایکێکە لەو بابەتانەی کە ئێستا لەتوانم بڵێم لە تۆڕە کۆمەڵاتیەکان و لە تەواوی پیجەکانی سوۆشیال میدیا زۆر تاکەم بە چاوەکەوێ کەسانێکن کە حەق بەخۆیانێن لەسەر هەموو بابەتەکان پۆست بکەن کۆمنت بنووسن بەبێ ئەوەی کە سپۆری ئەوان بێ بەبێەوەی کە ئیشی ئەوان بێ یعنی من هەموو جارێ ئەڵەمەڵم ئینسان بۆی نەکەوێتە غەڵەتەوە ئەبێت تۆ بەس ئەو حەقە بەی بەخۆ و لەسەر بابەتێک قسە بکەی کە پسپۆری خۆتە کە پێیوەستە بە تۆ لەوانەیە زۆر جار پرسیارێکمان لێ کرابێ زۆر بە سەریحی بەڕاشکایی وتمانە ببوورە ئێمە لی نازانین بۆ ئیشی من نییە وەنیە بڕۆ ئەو پرسیارە لە فلان کەس بکەوە ئیشی فلان کەسە بۆی نەکەوینە هەڵەوە بەڵام بەداخۆ سیرەکەی کەسانێک یعنی لەسەر پرسی سیاسی لەسەر بابەتی پەروەردەی لەسەر بابەتی ئاینی لەسەر جەژن لەسەر کێشەی کۆمەڵایەتی لەسەر هەموو بابەتێ ئەبێ قسەیان هەبێ ئەبێ کۆمنتیان هەبێ لەگەڵی شاسەیرەکەی زۆربەی بەهۆی ئای و زیرەکی دەستکردەوە وەرەگرن یعنی ئەوە نییە بڵێ ئەمە خۆزگە خوێندنەوەی کەسەکە خۆی بێ خۆزگە لە ئەنجامی مطالعە و دیراسە و خوێندنەوە متابعی خۆیەوە بێ بەڵام زۆربەی بە ئایە نووسێت و ئەیهێنێ دایەنێ و وەکو بەڕێزەوت تەنها بۆ ئەوی کە ئاکتیڤی پیجەکەی خۆی بکە یا لایک و کۆمنتی بۆ بچێ بەس بەڕاستی ئەمە لە ئەتوان بڵم لە ناوەعیبوونی کەسەکانەوە سەرچاواگرێ چکە کاتێک کەسێک کە خۆی بە خەبیر لە هەموو بوارێکا دابنێ زۆرترین دووچاری هەڵابێ هەموو کەسێک ئەبێ ئەو مافە با بەخۆی ڕاستەوەکو لاانە خانوتی تۆ بابەتێک ڕۆیە بابەتی ڕۆژەیان بابەتی کۆمەلگاکەی تۆ ئەتوانی قسەی لەسەر بکەیت لە چوارچێ و سیاقی خێزانەکەی خۆتا لەگەڵ هاوڕێکانتە بەس ئەمە مانای وانییە تۆ پۆستێکی پرۆفشنال بتوانانی لەسەری بکەیت چکە تۆ پسپۆڕی لەو بابەتەیە بۆیە من داواکارم لە هەموو بینەرانی بەڕێز لە هەموو ئەو جۆگرانە بەڕێزانەی کورسات کە ئێستا گوێمان لێگرن تەنها ئێمە هەوڵ بین لە بواری پسپۆری خۆمانە قسە بکەین بۆ ئەوەی دەرفەت بۆ ئەهلی اختصاص بێڵینەوە ئەی ئەگەر من لەسەر هەموو بابەتێک قسە بکەم یا کەسێکی تر یا تۆ یا ئەوی تر ئەی ئەهلی اختصاص چی بکەنە بێ لە دوورۆ دانیشتنەر سێرمانکەن و لایکمان بۆ بکەن وانە دکتۆر لاانە کەی ئیمۆجیەکان ئەبنە مەترسی یعنی لە پۆستا بەکاریان بێنین کە
گشتیر ینی گشتی ئەی بینێ گشتاندنمان بۆ کردەوە یان لە پرایڤەت و نهێنیەکانە ینی باوەڕکە من پارێزەری برادرم هەیە ئەڵێ لەسەر ناردنی دڵێت دۆسیەکان لە دادگایە بەتەئکید ڕاستە لەواچە کابرا هەر بەردەستی کەوت بیان ناردێتی بە مەبەستێکەوە بابەتێک ینی کەی ئەبێتە مەترسی لە پابلیکە لە گشتیا بڵاو کرێتەوە لەگەڵ پۆستەکانمانە یان لە نهێنیەکانە پرایڤەتە لە تایبەتەکە تەمانەوە بە گوێرەی کۆنتێکستەکە بە گوێرەی پەیامەکەی کە تۆ ئەینێری ئەگۆڕێ کاگاری بۆ منە زۆر جار لەوانەیە تۆ بچێ بە دایرێکت بە پرایڤەت بە خاص بۆ کەسێک ئیمۆجیەک بنێری کە مانای هەڕەشە بێ مانای تهدید بێ وەنیا ئەمە لێرە وەکووتمان قورزەشکێتەوە و مانای مەترسیە بەڵام هەنێ جاریش لە پۆستە گشتەکانیشا بە هەمان شێوە یعنی ئەبێتە مای شکاندن یا خوانەخواستە لە کەدارکردن یا تەشەبوسکردن بە کەسێک یان چۆنەڵی بە جۆرێک لە جۆرەکان مانای ئیهانە بۆ کەسەکە دەرەبڕە لەوانەیە کەسەکە فیگەرێکی عام بێ بینەری زۆری هەبێ پێی ناخۆش بێت کە تۆ بەم شێوازە ئیمۆجی بۆ ئەنێری و لەسەر شخصێتی بکەوێت لەبەرەوە ئەتوانم بڵم هەنێک کات ئەها شتێکە ئینگلیزیڵە it depends only on the case یعنی بە گوێرەی کەیسەکە هەگۆڕێ تۆ ئەو پەیامەی کە ئەینێریت ئایا بابەتەکە چییە لە ئەساسەوە و ئایا بۆ شخصیت ناردۆ یا بۆ عام چکە بە پێی پەیامەکە ڕادەی قورسی و شکانەوەی کاریگەری ئیمۆجەکە و مەترسێکەشی ئەگۆڕێت زۆر ڕاستە دەستە خۆش بە دوتۆلانە سپاس بۆ زانیاریەکانت اینجا با پێکەوە بچین بۆ لای شێف باشە بۆ نوبەرامی بەراوتە ستۆدیۆکەمان بۆ بزانین تامی خواردنەکەشی چۆنە با بێت کۆبڕین بۆ لای دوای خواردنەکە توانین دەستی خۆش سپاس زۆر سپاس فەرمون ئەهێنم زان دوای خواردنەکە لەم دیۆزیان لەو دیۆ بەدڵی تۆلەیکە بەستەکانی خۆش بێ ئەمە شێف سڵاو لێ بێ دووبارە زۆر سپاس شێف گەشتی بەکوێ ئەمەشم لەگەڵ خۆمایەنە ئاڵم بزان کە فعلا ئیمۆجێکی بۆ نێرین دوایی ئەمڕۆ شێف ئۆزی بۆ دروستکردین دکتۆرلانە ئەمە جیاوازە لە قۆزی بەڵێ دایمەشتی قۆزی شام نییە ئەمە ئەوەی قۆزی شام و تقریبەنە پەردەقڵاوی خۆمان باشی پێ بڵێن بەڵام فەرقەکەی گۆشتی کوڵاو ئەوێ بەکاربێنی لەگەڵ قۆزی شامە زیاتر یا بۆ منە بتوانین بریانی بەکاربێنی دەست خۆش جوان دیارە بۆنەکەشی خۆش بوو خەریب بڵم بۆ شێف کردە بە هەمبەرگەر یەکەم جا بە لە خۆشتیواتێک کە هاوتی بۆنەکەی خۆشە شێف تۆرە ئەمراوە جا شێف حەبلی گوێرەکەی بەکارێ ناوە دکتۆرلانە لەبەرەوەڵی زۆر ناسکە نەیکوڵانەوە بەس سووری کردو تۆ لە ناو کەرەیە و اینجا برنجێکی بەجیا بۆ دروست کرد و هەمووی پێکەوە خستۆتە ناو منانەوە وایە شێف دواتر بۆ ناوفڕم دکتۆرلانە شتێکی کەشەیە ئێستا کەسێک ئەمە ئەبینێ بڵێن پۆستمان کردو ئەمێنێ یەکسەر چی دانێ ئەم ئیمۆجیە یان لایک خۆتامەکە نازانم هەندێک جار بەس لە پێناو ڕازیکردنی دڵی بەرامبەرەکەشدا هەندێک ئیمۆجی بەکارهێنی فعلا ئەوە شەیە توانێت جار بە دڵی شەنێ ڕێویست بەڵام بڵێ قەینا دڵی نەشکێنە فعلا بالاکێکی بۆ بەڵام بابزانین بەڕاستی شێف ئەوە شێف زامە وایە ئەگە خواردنەکە خۆش من ئەوە ئیشارەت بۆ ماکەم باشە فعلا ئێمەش لایکێ بۆکەین دکتۆرلانە زین بەچی باشەوە زۆر سپاس چقۆی نایەوە نێشێف هەر بە کەوچکە ڕۆ ئەوە هەڵێکی باشتر نییە سەرەمە سپاس دکتۆرلانە من با لەم ژێرەوە بە پێی بۆنەکەی بێ ئیمۆجەکەی بۆ دیارە ئیمۆجەکەی بۆ نێرین جا گۆڕانکاری لە خواردنی شام و کاتێک بە جۆرێک نێخۆی هەر خۆشەوە نییە دکتۆرلانە تۆ خۆ تا چەند لەگەڵ ئەوەیە کە حەسکەی ناوبەنەوە گۆڕانکاری لە دروستکردنی خواردنەکانە بکەیت شێف من شێوێشتانم خواردو بۆیە یەک کەوچکەم لێ خواردی چی زۆر خۆش بوو دەست خۆش ئەو ئیمۆجیەکەمان بۆ کاگاری تۆ بۆی بنێرە بام نیش لایکێکم ڕاستی خۆش لا نەخان طبعا هەموو دقەیەک تۆ هەمان خواردن دووبارە بکەیتەوە جۆرێک لە مەلەل دروستەکە بەڕاستی زۆر ڕاستە
تەنانەت ئەگەر شێوازی دروستکردنەکەشی نەگۆڕی ڕازانەوەکەی بگۆڕی دڵنیای چاو تێرکە چاوتێرکە و نفس بۆی ها بکرێتەوە شەهێت بکرێتەوە ئێستامەی شێف دیزاینێکی جوانی هەیە دەستی خۆش بێ تامەکەشی دەستان خۆش بێ دەستە خۆش بێ شێف دەستی تۆش خۆش بێ ماندوو نەبی زۆر بەلەزەوە لایکمان بۆ ناردی بەختم نام شتێکا ڕەشە تەنان لە شووتیا لە بەسپیە خەری لامە دەرە گۆشت ناوە شانسەکە ملم لاوە ئەخۆیان بێ گۆشتە تۆزە هەڵم کۆڵی دەستەکان خۆش بێ زۆر خۆش بوو دەستە خۆش بێ لە دوای ئەوەی کە گۆشتەکە